من ناتوانم بڵێم دەستکاری موچاکرێ بەڵام ئەڵێم بەم وەزعی ئێستاوە ساڵی داهاتوو خراپترە بێ لەم ساڵ واتە خۆی دائیمەن لەسەر ئەمەلێک مامۆستای ویان هەر فەرمانبەرێک کە هێت داوای حەقی خۆیەکە بایکۆت دەشکێنێ وازێنێ بەڵام ئێمە بۆیە پێشەکی ئەم قسەیەکەین کە ئێستا سەرەتای خولی یەکەمە ویان کۆتایی ساڵە بۆی وردە وردە لە ئێستاوە ئێمە و کە لە دەرگای سەر و خومانەین وەزارەتی دارایی و وەزارەتی تەربیە یان حکومەت وردە وردە بیر کاتەوە پێم وایە 3 مانگ زۆرە ئەگەر بتوانین هەر مانگی شتێک لەو بودجەیەکێتە دەسی کۆی کاتەوە بۆ ئەوی لە مانگی نوێ کە دەستمان کردەوە بەدەوام دامی پرۆسی پەروەردە و وەزعی ژیان و موچەی مامۆستای بکات. ئێمە بۆ تاقیکردنەوەکانی پۆلی 12 15 ڕۆژ دوامان خستووە واتە بۆ یەک بگرینەوە لەسەر ئاستی هەرێم ناکرێت دوایی سینوجیم تەواو دروستە بوو بۆ نمونەگە سلێمانیان ئەم دەڤەری ئەم لە پرسیاری 12مان جیاب وایە لە دەڤەری هەولێر و دووە نەخێر وا باید دنیای سینوجیمە بێت هەوڵمان داوە بە هاوکاری کۆمەڵێک خەمخۆر خۆبەخشانە خوێندنگەی ئەلکترۆنی دامەزرێنین و سایتەکەشی بڵاو بووتەوە و ڕۆژانە 2 بۆ 3000 قوتابی خوێندکار سەردانیەکە ئەمە وەک وایە مامۆستایەک بێ دەرسی تایبەت لە ماڵەوە بە قوتابی خوێندکارەکە بڵێ